بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه، حمدا يليق بجلال وجهك وعظيم سلطانك. اللهم لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، فلك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برایان و خوشکانی ئامادەبوو، سەلام و ڕەحمەتی خوا لە هەمووتان بێ. خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەت جەنابتانە لە کۆڕێکی ئاوا پیرۆز و مبارەکە بە خزمەتتان بگەم. بەڕاستی ئینشەڵڵا ئەم جۆرە کۆڕ و چاوپێکەوتن و باس و خواسانە ئەبێتە زەخیرەی قیامەت ئەگەر مەبەستمان تەنها ڕەزامەندی خوا بێ، کار بۆ خوا بکەین و قسەکانمان بەس تەنها بۆ خوا بێ، مەسەلەیەکی دنیای لە پشتەوە نەبێت. پێشەکی پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی مبارەک لە خۆم و لە جەنابتان و لە هەموو موسڵمانانی شاری هەولێر و کوردستان بەگشتیەکەم. خوای گەورە بیکا بەمایی خێر، بەمایی گەڕانەوەمان بۆ ئیسلام، بیکا بەمایی تۆبەیەک کە هەموو گوناحەکانمان گەورە و بچووکی، ئەوەی ئاشکرایە و ئەوەی نهێنیە، ئەوەی لای خۆمان گەورەیە و لای خۆشمان بچووکە و ئەوەی کە زانیومانە و ئەوەی کە ناشی زانین، خوای گەورە قەڵەمی عەفو بەسەر هەمیا بێنێ و لاپەڕەیەکی تازەمان بۆ هەڵاتەوە کەوا پڕ بێ لە ڕەحمەت و لێبوردەیی خۆی. وەکو عەرزم کردن گەڕانەوە بۆ لای خوا، تەواان هێشتا مانگی ڕەمەزان دەستی پێ نەکردووە، بۆیە برایان حەزیان کرد پێشەکیەک بێ، ئامادەسازیەک بێ بۆ مانگی ڕەمەزان. وتارەکەم گەڕانەوە بۆ لای خوا بە زمانی عەرەبی یعنی تۆبە، تۆبەکردن. برایانی بەڕێز، سەبارەت بە تۆبەکردنەوە هەچ کەسێک کە موسڵمانە، تەواان وتارەکەی من بۆ ئەو کەسانەیە کە الحەمدوللا باوەڕیان بەخوا هەیە، باوەڕیان بە قیامەت هەیە، باوەڕیان بە زیندووبوونەوە هەیە، باوەڕیان بە ئایەتەکانی قورئان و فەرموودە پیرۆزەکانی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم. قسەی ئێمە بۆ کەسانێک نییە کە لە دەرەوەی بازنەی ئیسلام ئێمە بانگیان بکەین بۆ ئیسلام. قسەی ئێمە بۆ کەسانەیە کە خۆیانەوەتان لە ناو بازنەی ئیسلامە، خۆیان بە موسڵمان ئەزانن. بەڵام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەنی ئادەم هەر هەمووی گوناحکارە، تیا نییە لە بەنی ئادەم ئەو گوناح نەکە. ئەوەی گوناح نەکە ئەبێ فریشتە بێت. بەڵام ئێمە کەنەوەی ئادەمین، هەر لە باوکە ئادەممانەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، یەکەم نمونەی گوناح لەوە وەشایەوە، لەوا بینیمان کە لە پێغەمبەری خوای بوو کە خوای تەبارەک وتەعالا بە نمونە و بە قودوە لە سەرەتایە هەڵی بژار، بەڵام کەوتە گوناحەوە. بوو بە سونەتێک بۆ ئێمەش. هەموومان گوناحەکەین، کەس نییە گوناح نەکا، کەس نییە بڵێ من ئازام و ناکەومە گوناحەوە. بەڵام ئافەرین بۆ ئەو کەسەی کە گوناحی کرد زوو فریای خۆی بکەی و بگەڕێتەوە. تۆبەکردن بە معنای الئینابە والرجوع، یعنی گەڕانەوە بۆ لای خوا. تۆبەکردن لە خۆیەوە دروست نابێت. ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت تۆبەکردن سێ قۆناغە، سێ هەنگاوە. هەنگاوی یەکەم ئەوەیە هەست بکەیت، شعور بکەیت کە تۆ غەڵەتە کردووە، هەڵەیەکە کردووە، بزانی هەڵەیەکە کردووە، تۆ کەوتیتە غەڵەتەوە، بە تایبەت بەرامبەر کێ؟ بەرامبەر بەخوای گەورە. ئەمە سەرەتای تۆبەکردن لەوە دەست پێکە کە تۆ هەستەکەی غەڵەتێکە کردووە. ئەگەر هەست بە غەڵەت دەکەی تۆ بە لە چی بکەی؟ بەڵام لەگەڵ هەستکردن بە غەڵەتەکەیە ئەبێ بە دوایە پەشیمانی بێت. هەنگێک کەس هەیە غەڵەتی ژەکا، پەشیمانی بە دوایە نایەت. من زەلام هەبوو
ئەیود مامۆستا سبحان الله هەرچیەک گوناحێک ئەکەم دڵم خەتەری بۆ ناکە یعنی پێی بێتاقەت نابم بەڕاستی ئەو مای دڵڕەشیە تۆ گوناح بکەیت و بە گوناحیش بێتاقەت نەبی ئینسانی موسڵمان گوناحێکا شەو خەوی لێ ناکەوێت لە ترسا ئەڵێ خوا غەزەبی لێگرتم چۆن من ئاوا کارە خێرەکانی خۆم بەتاڵ کردەوە من خۆم چۆن تووشیان بەزمە کرد بەڵام وەرە تۆ خۆ بە موسڵمان زانی تاوانێکی گەورەشکەیت و خوڕپەش بە دڵتانەیەت تۆ بەکردن سەرەتا لێەوە دەست پێکاکەوە تۆ بزانیت کارێکی غەڵەتی کردووە لە دوای ئەوە هەست بکەی کەوا پەشیمانیت چونکە ئەزانی غەڵەتێکی بەرامبەر بە زاتێک کردووە کە ئەمەندە گەورەیە تۆ ئەبێ حسابێ بۆ خۆت بکەی یعنی دوو ڕەفیق ئەگەر پێکەوە بن یەکیان قسەیەک بەوی تر بڵێت قسەیەکی ناشرین ئیهانەیەکی بکات تا ڕادەیەک تا پلەیەک تا دەرەجەی پێی بێتاقە دەبێ بەڵام وەرە هەر عینی قسەی غەڵەت هەر عینی تەعەداکردن بەرامبەر بە مامۆستاکەی خۆی بکات یا ئەو تاوانە یا ئەو جوێنە یا ئەو غەڵەتەی بەرامبەر بە دەسەڵاتدارێکی گەورە کابرایەک وەزیرێ بێ دەسەڵاتدارێ بێ بەرپرسێکی گەورە بێ حیمایە و مەسئولی لە دەورە کە تۆ غەڵەتی کرد بەرامبەری ئەم جاریان بە نەوعێکی تر تۆ ئەترسیت پەشیمانی بۆ چونکە زانی دەسەڵاتێکی ئەتوانێت زەربەیەکرد لێ بات ئەتوانێت کارێکی وان لەگەڵا بکە ژیانت بخاتە خەتەرەوە ئەی ئەگەر هەمان تاوانێ بەرامبەر پاڵتشایە فەرۆکی ئەوڵاتە کرد ئەمە مەسەلەکە زۆر گەورەتە بێ لەوانێ سەری خۆتی لەسەردا بنیت هەر عینی تاوانە هەر عینی غەڵەتە بەرامبەر ڕەفیقێک بیکەی لەگەڵ بەرامبەر پاشایە بیکەی عقوبەکەیە گۆڕێت چونکە تۆ ئەو زەلامەی بەرامبەرێ بە پێی گەورەی خۆی بە پێی دەسەڵاتی خۆی ڕەتدەدایاتەوە جاوەرە ئەو تاوانە تۆ بەرامبەر بەخوا بیکەی بەرامبەر بەخوایەکی دەسەڵاتدار خاوەن دەسەڵات خاوەن توانە تۆ عەبدی ئەوی بەندەی ئەوی دروستکراوێکی ئەوی ئەو ڕزقدەیە گیان و ڕۆح و ڕزقی تۆ بەدەست ئەوە عاقیبەت و پاشە ڕۆژی تۆش بۆ لای ئەوە گەڕێتەوە جاوەرە تۆ غەڵەتی بەرامبەر ئەو کردبێ بۆیە هەرچی گوناحە گەورەکان هەیە کەبائیرەکان بە زینا و بە عەرە خواردنەوە و بە ئەنواع ئەشکال جۆر گوناحەکانەوە هیچیان لە گەورەیە بەقەی کفرکردن یا شەریکردن یا بێئەدەبیکردن لە ذاتی خوا بەرامبەر بە ذاتی خوا گەورە نییە چونکە ئەمان غەڵەتی ئەوانی کە غەڵەتی خۆتە نەفس زاڵ بۆ بەسەر تاو کەوتیتە غەڵەتەوە بەڵام ئەمیان بێئەدەبی و کردووە بەرامبەر بەخوا لەبەر و حسابی ئەوان جیایە بۆیە کە کفر و شیرک گەورەترینی گوناحەکانن ئێمە لەم کۆڕەیە لە خزمەت جەنابتانە حەز ئەکەم خولاسەی کۆمەڵە شتی گرنگ عەرزی جەنابتان بکەم چونکە هەمومان دەربارەی تۆبەکردن دەربارەی گەڕانەوە بەلای خوا شتێک ئەزانین حەز ئەکەم هەنگێ شتی تایبەت بێ یاخود هەنگێ وردەکاری تایبەت بێکەوە هەنگێ کەسمان لێی غافڵین لەسەر قەزەی تۆبەکردن جارێ تۆبەکردن خوای گەورە بە واجبی فەرزی کردووە لەسەر هەمومان کە تۆبە بکەین ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا توبوا فعل أمره بأمر كردن فرمان ما انتقال توبة بكنوا بقرن يعني توبة كردن واجبة توبة كردن يكيش كتايبت خالص ببخوا فرمان ما انتقال توبة بكين أفرمي ومن لم يتوب فأولئك هم الظالمون هاش كثير توبة نكات أو الظالمة كواتيكي لدور رجل لبرا يا توبة كي يا نايكي پشیمان بيتو لجناح كان يانا ختي فيمنيا يا أنا قريتو لا إخويا دجمناتي إخوة أكيد كتوبة كردن واجبو پێویستە لەسەر مامزانی تۆبەکردن چۆن ئەکرێ مەرجەکانی چییە چۆن تۆبەیەکی وا بکەین کەوا سوودی هەبێت ئێمە وا بەرەو ڕەمەزانە ڕۆین طبعا بەرەو ڕەمەزان هەمومان ئەزانین الحەمدولیلا کە لە مانگی ڕەمەزانە خوای گەورە دەرگای ڕەحمەت دەکاتەوە ئەم ئومەتەی ئێمە لە زۆر لاوە لێی قەوماوە لە زۆر لاوە بەڵام موسیبەتی بەسەر هاتووە نەکبەتێکی ئەجگار زۆر گرتوێتی کەوتوینەتە ئاخر زەمانێکەوە لە وەضعێکا لە ظروفێکین کە مەگەر هاتنی دەجال فیتنەکەی گەورەتر بێ لە فیتنەی ئەمڕۆی کە ئێمە تێیکەوتوین یعنی هیچ سەردەمێک نەبووە کەوا گەنجی موسڵمان ئاوا لێی بقەومێ نەزانێ شایەتمان بەرەو کێوە بێنێت شوێنی وامان هەیە شاری وامان هەیە لەم کوردستانەیە گەنج ناوێرێ بچێتە بازاڕەکەوە گەنج سەر بەرزەکاتەوە هەموو وەسائلێکی فەساد لە بەردەمیایەتی
بەلای ڕاستە ئەڕوات ئەمە مەکتەبی کچان بە شێوەیە خۆیان ئەڕازێنەوە نازانێ خۆی چی لێ بکە نازانێ ئافرەتی مسڵمان بۆچی ئاوای لاتەوە ڕۆژی گەیشتۆ بەم ڕۆژە ئەو گەنجەوا لێکا لە جیاتی بیری مزگەوت و ماڵی خوای هەبێت هەر خەیاڵی لای ئەوەیە زوو بگاتە بەردەی مەکتەبی کچان و کەی داوامەکەی بەرەبێت تەلەڤیزیۆن سەتەلایت ئەنواع ڤیدیۆ ئەفلام هاتووەتە ناو ماڵەوە نەخێر مۆبایلەکەی گیرفانی 10 جێگابایتە 20 جێگابایتە جێگەی 50 فلیمی تیا بێتەوە مناڵێکی 15 ساڵ 16 ساڵە ئەمە سەرەکەن بەسەر یەکا بە پلۆتۆز شت بۆ یەگەنێرن یعنی کامەی ئەڵەی فەسادە کە پیاوێکی گەورەی پێفاسید ئەبێ بۆ مناڵێکی مڕاهقی تازە پێگەیشتوویەتە باخەڵیەوە ئەم گەنجە چۆن خۆی پارێزێت لە ناو جێوێکی ئاوایە وەسائیلی ئیعلام بە هەموو شێوەیەک بە ناوی حڕیەت و ئازادیەوە بانگەشەیەوەی بۆکەنکەوە وەرە دوازدە و کۆنەپەرسێتی و لەو دواکەوتوێتی بێنە وەرە تۆ زێڕابێرە عمری خۆت بۆچی سەرفەکەیت ئەوە عمرت تەواو بوو گەنجی ئەم شارە خۆشی لە خۆی نەبینی لەگەڵ ڕێز ماڵێم خۆم بەگوێی خۆم گوێم لێ بووە بەرپرسی یەکێ لە ڕێکخراوەکانی گەنجان لەسەر تەلەڤیزیۆن ئەیوو ئەوە بە خەفەتەوە بە حەسرەتەوە بە بێتاقەتیەوە ئەیوو ئەوە گەنجمان گەیشتە عمری 30 ساڵ و حاشاکێ مەجلیسە بەس لەسەر تەلەڤیزیۆن ئەوەیوت ئەیوە گەیشتووەتە 30 ساڵ و فەقیرە ماچێکی نەکردووە خەفەتی ئەو بۆ گەنجەکە بەس ئەوە بوو کە ئەم گەنجە نەیتوانیوە ڕابوێرێت و ئارەزوەکانی خۆی تێر بکات کەمال عیلم دەرگای شەرعی واڵایە بەڵام من بەسی پێوە بوو کە وەکو گەنجەکانی هاوڕێی لە ئەوروپا ڕابوێرن ئەو کۆی گەنجی ئێرە هیچ موشکیلەی نەمابێ بەس تەنها چەندیان وروژان و ئەوەی تری بوروژێنن ئەم میلەتەی ئێمە خوا پەنامان بە لە شتە خراپەکانە چاو لە خەڵکەکە ئێمە خەڵکمانە چێ بۆ خاریج کە دێنەوە پێمان خۆش بوو لە شتی باشە شتی باش لەگەڵ خۆیان بێنەوە ئەو میلەتانەی ئەوروپا سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە فەتحی فارس و ڕۆمیانە کرد ئەو شتانەی کە باش بوو لە ئیداریاتە وەریانەگەر ئیسفادەیان لێ کرد بەڵام نەک لە دینە ئێمە خوای تەبارەک وەتەعالا فەرمانی پێ کردوین کەوا ئەم دینەی ئێمە خۆمان ئەم دینەی خۆمان پارێزین شوێن ئەو دینە محەڕەف و تەزویرانەی جوولەکە و مەسیحەکان نەکەوین چونکە ئەوان لە ئێمە ڕازی نابن ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم قل إن هدى الله هو الهدى ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير بپیغمبر الله صلى الله عليه وسلم پێڵێت جوولەکە مەسیحی لێتان ڕازی نابن حتا نەچنە سەر دینەکان تاو دەست بەرداری دینی خۆتان بن و بچنە سەر دینی ئەوان ڕازی نابێ بەکەم تۆزێ تەنازولی بۆ بکەیت ئەبێت تەواو دینەکەی خۆ دوازێ بێنی بچیتە سەر دینی ئەو بەرنامەی ژیانە بگۆڕی وەکو ئەوی لێ بکەیت جا خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ئەڵێ پێیان بڵێ بەو کەسانە بەو جوولەکە و مەسیحانە بڵێ قل إن هدى الله هو الهدى هدايتي خوا ورقاكي خوا أو الرقاي راستا جاتوش أي محمد صلاة وسلام خواه لسر بخوا بيالي ولئن تبعت أهواهم تشون هوا آرزو أوان كوي خواه يقول بينال الدين بيالي هوا آرزو محمد تشون هوا آرزو أوان كوي ما لك من الله من ولي ولا نصير برو هيش بشتوانك نامل الله خوا بشت بريا جاء شون كوتني محمد المصطفى صلى الله عليه وسلم لهندشتا كتشاو لمسيحي وجولك بكا اما عقوبكي به خوا پشتی پیغمبرکی خوی بربا دینی مسیحی وجولك كهیج نبي پیغمبرانی كان هي كخوا ناردويتي اصلي كي عثماني هي كشي لقلوات پیغمبر صلى الله عليه وسلم خالف اليهود والنصارى بيتشواني اوان كان لشكل تانا لجلوبرك تانا لرفتار تانا شاو نوان مكان ئەوان دینێکی ئاسمانین دینی ئێمە ئەمرمان پێکات چاویان لێ نەکەین ئەی باشە ئێمە چۆن بین ئەمڕۆ چاو لە کۆمەڵە دینێکی نابوتی هەڵبەسراوی دەستی بە شەرەکان بکەین دینی ئیسلام تێکەڵ بە دیموکراتیەت و لیبراریەت و ئیشتیراکیەت و سۆشیالیستیەت و دێ و درنجی دنیا بکەین کۆمەڵی ئەفکاری پرۆپوچ کە لە وڵاتەکانی خۆیانە سکراب بووە هەمووی ئێکسپایر بووە ئەو ئەفکارانە لە وڵاتەکانی خۆیان ملکرایە پەتی ئەوانەی کە ئەو ئەفکارانەیان داناویرا بە عەرزە تازە بە ئێکسپایری و بە جوراوەی ئەیەنن بە من و تۆی موسڵمانی ئەفرۆشنەوە بۆمان ئەڕازێنەوە ئیسلامەکەیان ئەیەنێت تێکەڵ بۆ بکەین وای لێ بکەین کەوا ئیسلامێکی مۆدێرن بێ بە دڵی ئەوان بێت من ئەمێ عەرزی جەنابتان بکەم حەقیقەتێکەیە لە قورئان باش بیزانن ئەوەشی خۆی گێل نەکا لێی ئەزانێ ئەمە حەقیقەتێکی حاشا هەڵنەگرا قورئان نەهاتووە ملی بچەمێنینەوە بۆ ئەوەی لەگەڵ وەضع و ظروفا بگونجێ ظروفەکە چۆنی خواست ئێمە دینەکەش ئاوا قاڵب پێ بگرین نا
ئیسلام هاتووە قورئان هاتووە بۆ ئەوەی شۆڕشێ بکە ئەو زروفە بگۆڕێ بەرەو باشتر هاتووە خوارەکان ڕاستکاتەوە نەک خۆشی خوارکاتەوە لەگەڵ خوار و خێچەکانە بڕوات ئەینا دینێکی چییە ئێمە کە دینەکەمان لێمان قبوڵ نەکات چاو لە مەسیحی و جوولەکەکان کە ئەوانیش ئاینی ئاسمانین ئیسا ئێمە بین چاو لە کۆمەڵێ بەرنامەی پڕوپوچکەین کە هەڵبەسرایی دەستی کۆمەڵێ سەرخۆشە کە لەناو خۆیانە فاشیل بووە کە هەموو ساڵە بێ مڕاجعەیکەنەوە 10 خاڵ و 20 خاڵ و 30 خاڵی تیا بگۆڕە جوکە فەشەل لێنێ عیب نییە کابرایەکی شوێنکەوتووی بەرنامەیەکی ئەلمانی دنیایی دۆڕاو ئێکسپایر فەخر بە بەرنامەکەی خۆیەکە و لە حەج مەجلیسێکە دانیشیە ئەیکا بە هەڵڵا و مەجلیسی خۆیەتی تۆیەکی موسڵمانی شوێنکەوتووی قورئان و هەڵگری قورئان شەرم کەیت و سەردانوێنی لەناو مەجلیسەکانە ڕوود نێ باسی ئیسلام و باسی عەظەمەتی قورئان و دینەی خوا بکەیت چی لە ئیسلام فێر بوویت چی تێگەیشتوویت گەنجانی ئەمڕۆمان چی حاڵی بوون لە ئیسلام تۆ ئەگەر خواکەی خۆتت نەناسی بێ قەدری دینەکەی خۆتت نەزانی بێ کە گوناحیشی کرد بە خەیاڵتان نایە بۆ لای کێ بگەڕیتەوە خەڵکی ئەمازانێ خوا هەیە بەڵام چ خوایەک عەکرمەی کوڕی ئەبوو جەهل 20 ساڵ دوژمنایەتی پێغەمبەری کرد سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کوڕی ئەبوو جەهل بوو بەڵام کاتێک کە خوا هیدایەتیە تۆ بەی کرد کە قورئانی بینی هەموو گیانیە کەوتە لەرزە ڕیواتەکانە گێڕنەوە زۆربەی جارە بورایەوە بەس قورئانی بدایە ئەیوە ئەو قورئان نەبوو کە 20 ساڵ من بێئەدەبیم بەرامبەری کرد لە شەڕی یەرموکە دڵی پڕ بوو دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان وتی خوای گەورە خەڵکی پێمەڵێن ئەمە لە تۆی ئەبوو جەهل خوا قەد لەم خۆش نابێ خوای گەورە ئەمڕۆ شەهیدیم کەی بەنسیب بۆ ئەوی بسەلمێکەوە خوای تەبارەک وتەعالە ئەولا بە گوناحی باوکیەوە ناگرێت ئەوە بوو خۆی و 400 نەفەر لەو ڕۆژەیە کە بەیعەی مردنیان کرد لە پێناوی خوایە شەهید بوون لەسەر مەرگیا خۆی و کوڕەکەی سەریان لەسەر ڕانی یەکتر بوو کە ڕۆحیان دەرچوو سپاسی خوایە کرد لەسەرەوەی کە شەهیدی کرد بەنسیب مەبەست لەوە خەڵکێک کە ویستی بەڕاستی بگەڕێتەوە بۆ لای خوا ئەوێ خوا لە خۆی ڕازیکە ئێمە تۆ بەکردنەکەشمان لە تۆ بەناچێ ئێمە گەڕانەوەشمان بۆ لای خوا لە گەڕانەوە ناچێ ئیسلامی کردنەکەشمان دینداری کردنەکەشمان بە خوار و خێچیەکەین هەوا و هەرەسی هەوا و ئارەزوەکانی خۆمان تێکەڵ کردووە ئەمانوێ لەگەڵ واقعا بگونجێن ئەمانوێ هەر پیاوی دنیا بین هەم پیاوی قیامەتیش بین ئەمانوێ لە دنیاشە جادە تەخت بێ و فەرموو قوربان بێ تاڵی و ترشی نێتە ڕێمان بەرزی و نزمی و ساردی و گەرمی نێتە ڕێمان لەو دنیاش فەرموو قوربانێ لێ بکەن و بۆ بەهەشت خوای گەورەش لە قورئانە فەرمێ حەسیبە الناس أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين او خلق وازان ربع ثانيه چنه باشتوا او مليان كزيري لملي داديك خوشكيك حتى كل تيذاب هل نكشري ما دخرابكاني اللي نتوتوا زير باكك نامينتو شاني او بتو بكي تملت پیاویش لە دنیاە ئینسانیش لە دنیاە هەتا بەناو میحنەتەکان و ئازار و عەذابان نەڕوات خەوش و خاڵی گوناحەکانمان پاک نابێتەوە معدەنە ئەسڵەکەمان نامێنێتەوە تا شایانی ئەو بێ بچێتە بەهەشتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ حفت النار بالشهوات وحفت الجنة بالمكاره بەهەشت بە ناخۆشی دەورە دراوە ڕێگەی بەهەشت هەمووی چاڵ و چۆڵی و گرتن و کوشتن و ناخۆشی و خەفەتە بەڵام کە گەیشتی تر ئیسراحە دەکەی بەڵام ڕێگەی جەهەنەم هەر هەمووی ڕابواردن و کەیف و خۆشی و هەر تۆ زەگەڕۆی فەرموو جامێ ئاوی ساد و ئیسراحەت و هەتا کۆگەیتەوە خوا پەنامان بە ئینجا تیاچ کامیان هەڵبژێری لەسەر بەینە بە بەڵام من عەرزی جەنابتان بکەم ڕەمەزان دوو-سێ ڕۆژی ماوە چاکبوون لە جیهانی ئیسلامیە ئەبێ لە تاکەکانەوە دەست پێ بکات لە خۆمانەوە ئێمە کە خۆمان خوار بووین ئایلەکەشمان خوارە بێ کە ئایلەکە خوار بوو کۆمەلگاکەمان خوارە بێ کە کۆمەلگاکەش خوار بوو عالەمی ئیسلامیە هەموو خوار و خێش دەرەچێت ئێمە خۆمان ڕاز نەکەینەوە هەر یەکە و لە شوێنی خۆیەوە خۆی ڕاز نەکاتەوە نەگەڕێتەوە بۆ لای خوا نەوێت بەڕاستی خوا لە خۆی ڕازی بکات نوێشکردنێکی بێڕۆح ڕۆژوگرتنێکی بێڕۆح سوودی پێ ناگەێنێت ئەم ئیسلامە پێویستی بە پیاو هەیە پیاوانێک دیفاعی لێ بکەن ڕیجال صدقوا ما عاهدوا الله عليه
پیاوانە بن لەگەڵ خوای خۆیان ڕاستکەن ئەگەر وا نەبووین خوا بێ منەتە لێمان خوای گەورە لە قورئانە فەرمێ وئین تەوەلەو یەستەبدل قەومەن غەیرەکم ثم لا يكونوا أمثالكم ئەگەر پشت هەڵکەن لە دینی خوا بێ منەتە لێتان ئێوە لا ئەبا تڕۆتان ئەکا ناتان هێڵێ کە فانێک دێنێ کە پیاو بن ثم لا يكونوا أمثالكم وەکو ئێوە نەبن پیاو بنەڵێ بێ منەتە تاریخی شاهیدە عەرەب قەومێکی دواکەوتوو نەفام هیچ نەزان خوای گەورە تایبەت قورئانی بۆ ناردن هەتا بیفەلمێنێ کە ئەم قورئانە دواکەوتووترین قەوم نەزانترین قەوم ئەکا بە مهمترین قەوم پێشکەوتووترین قەوم عالەمیان فێری حەضارەت کرد لە ماوەی 25 دانە ساڵە دەوڵەتێکیان دروست کرد بەشەرێک شتی وای بەخۆی نەبینی بوو لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا کابرا سواری حشتێکەوە لە سینەوە چوو بۆ مەراکیش کەس نێوەرە کاکە کوا پەساپۆرتەکە و ئەرێ تۆ خەڵکی کوێی ڕەش و سپی زەرد و سوور هەمووی پێکەوە ئەژا کەس لە کەس ناکەوت ئەو عەرەبە دواکەوتوانەی کە کچی خۆیان زیngە بە چاڵە کرد کە گۆشتی مردارە و بیانە خوار بەچی بوون بۆ پیاوە دنیا ئاوا بە سەرکردەی خۆیانی قبوڵ کات قورئان بوای لێکردن کاتی عەرەب وازیەنا خوای گەورە عەرەبی تڕۆ کرد خۆ خزمی عەرەب نییە خوای تەبارەک وتەعالە برادەرایەتی لەگەڵ عەرەبان نییە هەتا ئەمڕۆ عەرەب خۆی نەگرتوتەوە پشتیان کردە قورئان خوا پشتی شکانن ماوەیەکی کەم لە دوای عەرەب کورد قورئانی بەرز کردەوە لە زەمانی ئەیوبیەکان و زەنگیەکانە سەلاح الدینی ئەیوبیوان قورئانیان بەرز کردەوە دیفاعیان لە دینی خوا کرد قائیدێکی وەکو سەلاح الدین جەیشێکی لەژێر دەسا بوو تورک و فارس و ئەلبان و چەرکەس و ئەرمەن و هەرچی قەومیاتی دنیا هەبوو لەژێر دەستیاوەیەکێکی نەیەوە دوباشەوە قائیدەکەی من بۆ کوردە چۆن من بە قسەی کابرایەکی کورد کەم چونکە ئەیزانی بۆ خوایەکە دینی خوا سەرەخات کورد تۆ کەی ئەو پیاوە بوویت ئەو توانایەت هەبووە بتوانیت لە یەک شەڕە ڕیچارد بەلەسەدی بەریتانی فرێدریکی ئەڵمانی فرانسوای فەڕەنسی لویسی ئیسپانی پاپای ئیتالی هەر هەمیان جێشی بۆ کۆکەنەوە تۆ بتوانی لە یەک شوێنە هەمیان بشکێنی ئەو ڕۆژە بوو کە کورد دینی خوا و قورئانەکەی خوای بەرز کردەوە ڕووی لە دینی خوا کرد خوای گەورەش ئاوا عیزەتی پێدا دوایش کورد کەوتەوە یەکتر کوشت و چاڵ بۆ یەکتر هەڵکەنن خوای گەورە تڕۆی کردوون هەتا ئەمڕۆژ دەوڵەتێکمان نییە پشتمان لە دینی خوا کرد پێمان وایە هەتا شەڕ لەگەڵ خوا نەکەین دوژمنایەتی لەگەڵ خوا نەکەین دەوڵەتە زلێزەکان ئەمڕۆ ڕێمان ڕازی نابن دەوڵەتێکمان بنێ دا هەرەبێ هەرمە ئاماوین ئا بەو شێوەیە بین یانە بێ ڕاست بگەڕێنەوە بۆ لای خوا عەشیرەتێک هاتبوون لە ناوەڕاستی ئاسیاوە لەبەر وشکە ساڵی ڕێیان کردووە ئەم وڵاتەی کێسا پێوتێ تورکیا دۆڵی ئەنەڤۆڵیان پێوت عەشیرەتەکە پێیانوتن عەشیرەتی عوسمان ئەڵتەغڵ ڕەیسەکان ناوی عوسمان بوو ئەم پیاوە هات لەبەر وشکە ساڵی هاتن بۆ ئێرە بەس کابرایەکی دینار بوو ڕێیس عەشیرەتەکان عەشیرەتەکەشی گەورە بوو کاتێک هاتن لەو مەنتیقەیە بۆ خستیانی تر هاتن لەو مەنتیقەیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە تووشی شەڕ بوون مەنتیقەی سەرەوەیان ڕۆمی لێبوو مەنتیقەی خوارەوەیان موسڵمانی لێبوو ئەم ئاقڵانە وتی کاکە ئەگەر برا موسڵمانەکانیشمان شەڕیشمان پێ بفرۆشن لێشمان بکوژن شەڕیان لەگەڵا مەکەن دەستی خۆتان خوێنایی مەکەن بە خوێنی موسڵمان ئێمە سەروترمان مەسیحین کافرن بێدینن ئەگەر هەر تێکیش بژاین با لەگەڵ ئەوانە تێک بژین نەک لەگەڵ ئەمانی خوارەوە چەند جار موسڵمانەکانی خوارەوە تەعەدایان لێکردن لە مەنتیقەی عێراق و کوردستانی عێراقەوە قیانەوە بەسەرەوە لەگەڵ ڕۆمەکانە شەڕیان کرد هەتا ئەوە بوو لە سەردەمی محەممەدی فاتحە ئەستەموڵ کە پێوتا قوستەنتینیە و پێشتر پێوتا بێزڵتا کە لە زەمانی سەحابەکانیشان نەتوانە ڕزگار بکرێت لە سەردەمی محەممەدی فاتحە ڕزگار کرا ئەو ئیسلامەتیە کۆمەڵە پیاوانێکی وای دروست کرد ئەو محەممەد فاتحە گەنجە کە قائیدێکی گەنج بوو کە بۆ خوا سڵحا بوو ئەم پیاوە طبعا ئەگەر یەکێک ئەستەموڵی دی بێت مەزیقێکەکەی پێوتێ مەزیقی بەسفۆر وەکو ملێک وایە بۆ ناو شاری ئەستەموڵ ئەو مەزیقەیان ئەو دەربەندیان بە زنجیر گرتبوو کە پاپۆر نەتوانێت لێەوە بێت چواردەورەکەشی قەڵایە قەڵای دیواری بەرز بوو کەس نەیەتوانی ئەو قەڵایە نەهین بکات ئەم کوڕە گەنجە موسڵمانە کە وتی ئینشاءڵڵا ئەو شارە فەتحەکەم کە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم پێش ئەوە بە چەندین سەدا
مەدحی ئەو قائیدەکە کەوا ئەستەموڵ ئازاد دەکا ئەفەرمێ باشترین قائیدە و قائیدەی و باشترین جێیشیشە و جێیشێکە لەگەڵ ئەوایە. ئەم پیاوە هەستا چوو وتی باشترین وەستای تۆپ کە تۆپ دروستکە و تۆپانی کە شەڕی پێکرێ لە جیانە کوێ هەیە پیان و قوربانیان وەستایەکێ لە بولغاریا ئەو باشترین وەستایە معمەلێکی باشترین معمەلە. ناردی تۆپێکیان بۆ دروست کرد 400 دانە وڵاخی لە ژێرە تۆپی مرد هەتا گەیانیە ناو دیوارەکانی ئەستەمبوڵ. گەورەترین تۆپ بوو کە لە دنیاە تا ئەو ڕۆژە دروست کرابوو. دوای ئەوە هات 600 پاپۆر لەو پاپۆرانەی کە بەناو بەحرا ئەڕۆن ئەم فێڵی لێکردن چووداری خستە ژێر پاپۆرەکان بە وشکانیە بەرەو هەوراس 12 کیلۆمەتر ئەو پاپۆرانەی سەرخست لە بەحرەوە خستنی ئەو دیمۆزیقی بەسفۆرەوە بۆ ئەو شوێنەی کەیتر لە زنجیرەکان دەرچیانە و هیانزانی ئەستەمبوڵ لەم لاوە تۆپی لێ دێ دیوارەکانی ڕووخانە و لاشەوە 600 پاپۆریان هێنایە ئەم دی و تەحسیناتەکانی ئەوانەوە زنجیرەکانەوە شاری ئەستەمبوڵی گرت. ئەما ئیسلام ئەم نوع پیاوانەی دروست کردووە. ئەمڕۆ خۆمان بەکەم و بەسووک نەزانین. ئێمە هەنگاوی یەکەممان ئەگەر بمانەوە عیزەت بۆ ئیسلام و بۆ دینی خوا بگێڕینەوە لە خۆمانەوە دەست پێکە. ئێمە خۆمان خوارین چۆن ئومەتێکمان پێ ڕاز دەکرێتەوە. ئێمە ئەگەر بتوانین لەگەڵ خوای خۆمانە ڕاز بین خوای گەورەش هەموو شتێکمان بۆ ئاسانەکە. پێش ئەوەی کە عەرزی جەنابتان بکەم چۆن خۆمان ڕاستکەینەوە تۆبەکردنی ئێمە و گەڕانەوەی ئێمە چۆن نەبێ بۆ لای خوا حەز دەکەم حەقیقەتێک هەیە عەرزی جەنابتانی کەم. ئەویژەوەیە قەدەری خوا وا بووە ئێمە لە جوغزێکی مێژوویی و جوغرافی زۆر قەتیس و ئاڵۆزە خوا خوڵقاندووینی. یعنی ئەو موسڵمانەی ئەمڕۆ چاو هەڵە بڕێ و سەیری دنیاکە سەیرەکە ئومەتی ئیسلام ژێردەستە نەکبەت هەموو عالم لێ ئەدەن نەقوەتی هەیە نەدەسەڵاتی هەیە بستێ خاگنێ لە دنیای حکم و شەریعەتی خوای تیا تەطبیق کرێ زۆر بێتاقەتە وازانێ هەروا بۆ ئیسلام نەبرام بڕۆ مێژوو بخوێنەرەوە تاریخی ئەمە 14 سەدەیە ئەم سەدەی ئەخیری لێ دەرچێ ئەمە حاڵمان بووە قەت ئیسلام بێ ساحێب نەبووە ئیسلام ساحێبی هەموو دنیا بووە نەکبەتی ئێمە کەوتوینەتە ئەم وەضع تاریخی و جوغرافیەوە ئەمە معنایەوە نییە کە ئیتر دەرگای دنیا داخراوە بە ڕووماناوی تر حەلیکە نییە هەتا ماوین هەرە بێ وابین نە بە مژدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئیسلامە لە دوای ئەم لسکۆیی هەڵەسێتەوە بەڵام چه هەستانەوەیەک کە لە سەردەمی سەحابەکانی پێغەمبەریشا صلی الله عليه وسلم شتیوان نەبووە ئێمە باوەڕمان بە قسەکانی محەممەد المصطفى هەیە صلی الله عليه وسلم باوەڕمان بەوە هەیە کە مژدەی ئەوەی پیاوین موسڵمانەکان ئەچنە ناو ڕۆمای ئیتالیاش حکمی هەموو دنیا ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە باز دەکا کەوا مەلیکەکانی هند و ئەفریقا بە کەلەم چەکراوی ئەهێنە بەردەمی ئیسا سەلامی خوای لێبێ یاخو بەردەمی محەممەدی مەهدی خوا لێ ڕازی بێ لە ئاخر زەمانە ئەوەی لای ئێمە خەیاڵە لای خوا بەتاڵە بۆ خوا زۆر نییە کە وەرچەرخانێکی وا بەسەر مێژووە بەسەر کاتە بەسەر دنیا بێنێ کەوا ئەوەی ئێمە بە خەویشتە سەورمان ناکرد بێتە دی سەدام لەو پەڕی قووەت و دەسەڵاتیا بوو کێ ئەی تەسەوری ئەوەیە کرد ئەم پیاوە کت و پڕ ئاوا زەلیل ببێ و حاڵی بۆ حاڵە بگا دنیا تا سەر ئاوا نابێت مسلمانان ئەمڕۆ ڕاستە ئاوا حاڵێکی خراپیان بەسەر هاتووە بەڵام خۆی بۆ خۆی بوژانەوەی مسلمانان لە هەموو دنیاە مایەی ئەوەیە کەوا ئێمە دڵمان خۆش بێ ینی ها ئەم ئومەتە ڕۆحی تایە بەڵام دیارە ئەسبابی سەرکەوتنەکەی نەگرتوۆتە بەر بۆیەکە تاکویسەکانە خوای گەورە سەرکەوتنی پێڕانە بینیوە دوای شتێکی تریش هەیە بە قوربان ئێمە بە حەقیقەت بزانین ئێمە چەند سەد ساڵە خەوتوین خەریکی بڵم چی نازانم پیاوە ئاینەکانمان ئەوانەی کە خەڵکیان فێرەکە دانیشتن بە مناقەشاتێکی فیقیەوە باز دەکەن ئەڵێن کاتێکە هۆلاکۆ بەغایە گرت مزگەوتی تیا بوو ئەڵێن کە ڕەخ گیرا بوو کە چی لە ڕەساسە تیا بوو شەڕیان بوو لەسەر چی لەسەرەوەی پەلاماریەکیان نابۆچیەوە مردووە بێ بە ئاوی شیلەتیان بشۆرێ بۆ نابێ بە ئاوی سالیا بە ئاوی گەرم بشۆرێ جاریوا بوو لەسەر مەسەلەی پەنجە جوڵانێک یا شتێکیەوە پەلاماری یەکتریان هەیە
کابرای بۆ خاتی خوا ئەوە کەرخ گیراوە وەڕە سافەژە گیرێ ئەوە لەو بەرەو ملیۆنێکیان کوشۆ بێنە ئەم بەر ملیۆنێکە قەت و عامەکردەوە خەریکی چین کاکە ئێمە هەنگە شت هەیە بە حەقیقەت بێئاگاییەکی گەورەیە لای ئێمە ناپلیۆن بە تۆپەکانی خەڵکی میسری خەبەر کردەوە خەوتبوون هەر شمشێریانە بۆ ئاگایان لێ نییە دنیا چ پێشکەوتووە پاپۆر و ئۆستۆلی چۆن دروست کراوە تۆپی چۆن هەیە کە پاپۆرەکانی هێنایە بڵێن شاتیئی بەحر ئەسکەندەریە و قاهیرە یایە بەر تۆپ خەڵک ڕاپەڕی چیان هەڵگر شمشێر و تەور و پاچ و ئەیش پاپۆڕێک هێناوە هەمووی تۆپ و هەمووی قوواتە و بە بێدەنگ شاری داگیر کرد ئەوەی سەری بەرز کردەوە سەری پان کردەوە بێئەدەبێکی گەورەی بەرامبەر جامیعەی ئەزهەر کرد چوو هەرچی عالمی تایە هەرچی پیاوی ئاینی تایە زۆر لەوانە ترسا هەر هەمیانی کۆ کردەوە 3 شەو و 3 ڕۆژ لە قاعەیەکە لە ژوورێکە حەبسی کردن بێنان و بێ ئاو حەبسی کردن دوای 3 ڕۆژ بۆ ڕۆژی 4 هێنانێ دەرەوە حاڵە زۆر شلۆغ بوو زۆر بە وەزعێکی یعنی بێئەدەبێکی خراپی بەرامبەریان کرد بانگی کردن هەڕەشەی لێکردن خۆی وتی منە وڵاتی ئەوم داگیر کردو تازە سەرکێشی ئەبێتە مایەوەی سەری خۆتان بە قرتانن بەن یاخود بە پانکردنەوە بن خەڵک لە من هار نەکەن حەقم نییە بەسەرتانەوە دیناری خۆتانەکەن لە ناو مزگەوتان نوێژی خۆتان و عیبادەتی خۆتان کەن تەدەخولی کاری من نەکەن من حەقم نییە بەسەرتانەوە وتیان یعنی قوربانگیان یەڵی نوێژەکانیشمان بکەین و جەماعەتەکانیشمان بکەین و هاتووی مزگەوتیش کەین وتی بەڵێ ئەیوتیان ماڵا بجای مەش حەقمان چی بەسەر و کەیف خۆتی ما ڕۆژیەکی لێرە حوکمەکە خۆ ئەمە بێزار بووین خەڵک هاتوو یعنی هەستیان بۆ ناکرد بۆ خەتەرێتە گەورەی کەوە ئەمە جیا لەوانی خۆمانوانی خۆمان هەرچێ بێر مسڵمان بوون بەڵام ئەمەیان نوع دوژمنێکی ترە یەکێکیان کە وەکو هەنگێ لە ڕوایەتەکانە گێرنەوە لەن شێخی فاوی بوو بە ڕەحمەت بێیاخوا ئەوەی کە فاوی عەلەینی هەیە دیارە لەوانی کە بەغیرەتر بووە هاتوۆتە پێشەوە توێتی پێی وتووە جا قوربانگیان جەنابێ وەکو ئەو پیاوەتیە و کرد شتێکی کەشەیە بشکم یارمەتیمان بیت ئەوەش بکەین پیاوەتەی کەشمان لەگەڵا بکە ئەشتبوو چیتانەیە پیان وتو وتیانەوە شێخی ئەزهەرە ئەوتبووی ها فەرموو چی دەوێت پێی وەڵا قوربانگیان ئەوە مانگی مەولوو نزیک بووەتەوە زۆر مەمنون نەبین ئەگەر بێڵی مەولووەکانیشمان بکەین چونکە لە مەولوو لە میسڕە تۆزێ ئاهەنگ و احتیفالاتی زۆری خۆی هەیە تایبەت ئەوش نەیزانی بوو مەولوو چییە بە مستەشارەکەی وتبووی مەولوو چییە توبی وەکو یادێکە احتیفالێکە بۆ یادی لە دایکبوونی پێغەمبەرەکانەیکەن بۆ پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم توبی هەر ئەوەی هیچ مشکلەیەکی تیانێ توبینێ توبی دێ ئەوە 200 لیرەی ئەو کاتەی خۆیان پارەی خۆیان ئاڵتون لە منەوە بۆ حەفلەی ئەم ساڵ هەمووی لەسەر من حەفلەی ئەم ساڵی مەولووەکەتان لەسەر من کە ئەمە بوو ئەوە بوو هەنگێکیان بەیانێکیان بڵاو کردەوە کە ئەو بەیانە هەتا ئەمڕۆ لە لای زۆربەی خەڵک باز دەکرێ ئەڵێن ناپلیۆن موسڵمان ببوو ئەوە بوو بڵاو کرایەوە کەوا ناپلیۆن موسڵمان بوو هاتوۆتە سەر دینی ئیسلام و مەولووی ئەم ساڵیشمان هەر هەموو لەسەر حسابی ناپلیۆنە ئەم ڕووداوە چەند جار بە چەند شێوەیەک دووبارە و سێبارە و چواربارە بۆ تۆ لای خۆمان ئاماژە بەوە ئەکات کە ئێمەی موسڵمانان ئەولەویاتی کارمان ئێحتیماممان زۆر بچووک بووەتەوە یعنی پیاوێکی ئاینیمان یاخود داعیەک بانخوازێک یاخود حیزبێکی ئیسلامی یاخود لایەنێکی ئیسلامی یاخود تەیاراتێکی ئیسلامیش کە پێشەنگی خەڵکە موسڵمانەکەن جاری وا هەیە هەموو بانگەواز و هەوڵی بۆ قەزەیەکی بچووکە کەوا ئەوە ناهێنێت تۆ شعبێکی پێوە مەشغوڵ بکەیت مەسائلی گەورەتر هەیە برینی گەورەتر هەیە کە پێویستە باز بکرێت کە پێویستە مسڵمانانی پێ بێدارکرێتەوە بۆ بگەڕێنرێتەوە هەر یەکەو لە لای خۆیەوە خزمەتی کردووە دەوری خۆی بینیوە هەنگاوێکی بەرەو پێش ناوە بۆشایەکی پڕ کردوێتەوە بەڵام ئەمانە هیچی
ئەو فەراغ گەورەیە کۆ ناگرێت، ئەو کلێنە گەورەیە پڕ ناکاتەوە کە ئەمڕۆ کەوتۆتە جەفتەی جیهانی ئیسلامی و ئومەتی ئیسلامەوە. ئەبەم خەیاڵات و ئاواتە بچووکانە ئومەتی ئیسلام بەرز نابێتەوە. پیاوانێکی وێ ئاواتیان گەورە بێ، ئاواتیان بەرز بێ بە ئافی موشکیلات و بەڵاکان دەکە بەسەر ئەم میلەتەیە دێت. ئەی ژۆک و عەرزم کردن بەوە ئەبێ بنیاتی خۆمان لە ئەوەڵەوە دەست پێ بکەینەوە. ئێمە ئەگەر خۆمان ساغ نەکەینەوە لەگەڵ خوای تبارك وتعالى رحمان بيناك إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ديار إيما خرابيكي زور ما انتيايا إيما خواريكي زور ما انتيايا بويك أسبابي نصر ما نهنا وتدي بويك خواي قورا نصر ما بونا بارانيا بويك حساب ما بوناك. حديث كيف يغمر ما صلى الله عليه وسلم بالصلاة تطبيق بك أفرموا تداعى عليكم الأمم كما تداعى الأكلة إلى قصعتها. شون دالك الخورا دينا سر كلاكيك وأيخون آخر زمان أمتكان بصرتانا دا أبارن. وتيان يا رسول الله بو إما كمين آوامان لديه فرموين نخير يوزور إنكم يومئذ كثير ولكنكم غثاء كغثاء السيل. بلا مالي بوشي سر آون كيف حسابتان بوناكا تيان بو يا رسول الله وتي چونك أخواي قورا ترسي إيوه لدلي دجمنكان تانا دريانيه ووهني جخات دلي إيوه. وتيان يا رسول الله وهن شيا فرموي حب الدنيا وكراهية الموت. كأما مثل من أمي لقلتانا باسي كم قال لك أنا حب الدنيا وكراهية الموت. إما باوش ما كردو بالدنيا إما أمانينا مردنا ترسين وصلنا مردنا كينوا بيما أنوايا بقسيق ما أخوان بكوش دين تياتشي لولا شو بيغمر صلى الله عليه وسلم فرمي لشبي تشلو دوا نق لتشوار مانغو نيويا كاتيكوا منال ڕۆح یەکرێ بە بەرالەسکی دایکیا بەڵکو لە شەوی چلو دووە کە پارچەیەک خوێنی مەیوە خوای گەورە مەلایکە تێگەنێرێت کەوا شقڵی ئەو مناڵە ئەکێشێت چاوی قژی لوتی برۆی ئێسکی پێستی یەتە خوارەوە هەتاکۆ گاتە ئاسی عەورەتی ئەڵێ خوای گەورە ئەڕەبی ذەکەڕون ئەم ئونسا بیکەم بە کوڕیا بە کچ فەرمانێ بە چییە؟ خوای گەورەژە فەرمێ کوڕ کچ خۆی چی قەراردا؟ ئەڵێ خوای گەورەی عومرەکەی چەند بێ؟ عومرەکەی چەند بێ؟ هەر ئا لەوێ ئەنووسرێت ئەی خوای ڕزقەکەی چەند بێت هەر ئەو دەقەیە نووسرێت. ئەو کتابە مۆرەکرێت دنیا هەفتێ سەعاتێ نە لە عومری من و تۆ زیا ئەکرێ نەکەم ئەکرێ ئیتر ترس لە پێناوی چییە؟ ئەم حب الدنیا وكراهية الموتى دنیا هەستێ ئێمە باوەڕمان بە حەدیثی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم بە قسەکانی نییە. ئەی بە عەباسی بە ئیبن عەباسی ناوت بە عەبدوڵای کوڕی عەباسی ئامۆزای پێیوت یا غولام تعالى أعلمك كلمات ورا كرة جنجك ورا با توزق سو فيركم يقدو معلومات فيركم احفظ الله يحفظك خوان لبير بخواش دائم توي لبيرة احفظ الله تجده تجاهك تو لقل خوان راز بخواش ده مكاتك لقل تايا وإذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله أجر داوك بس داوا لخوابك أجر هانا وبربس هانا بخوابرا واعلم وباش بزانا لو أن الأمة اجتمعت على أن ينفعوك بشيء لن ينفعوك إلا بشيء قد كتبه الله. همو دنيا كوبيتوا بيان قازاجك بيبجانن ناتوان قازاجك بيبجانن إلا اشتينا بك أخوان وثيوتي لسري. ولو أن الأمة اجتمعت على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك. همو الدنيا أشكوبتو بيو زريرك بيبجانه ناتوان زريرك بيبجانه إلا بشتينا بك أخوان جورا لسري نثيوك هربي بيترد. رفعت الأقلام وجفت الصحف. طواو نامي عملكت نامي أجلكت بيشتر نثراوا مركبكشي وشك بوتوا لچی ترسی کاکە ئەم دنیای بووە قەپمان پیا کردو بووە باوەشمان پیا کردووە. خوای تبارك وتعالى لە قورئانە لە چەندین شوێنە ئاگادارمانەکاتەوە لە دەست دنیا کە ئەم دنیایە ماڵی ئەوە نییە ئێمە باوەشی پیا بکەین و فیقەی پێ بکەین. ئێمە پیاو چاکانی پێشووتر بەوەی کە ئەم دنیایان بە هیچ نەزانیوە خوا دنیاش یاونەتێ قیامەتیش یاونەتێ. ئێمە چونکە باوەشمان کردووە بە دنیایە نە پیاوی دنیای نە پیاوی قیامەتیشین. کابرای شاعیر مەحوی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هەرچەندە عومری خضر و جامی جەمد بوو
چونکە ئەمەلت زۆر بوو چ عمرێکی کەمت بوو ئەی جامیعی دنیا و قیامەت بە خەیاڵات وەختێکە مردی نە ئەمت بوو نە ئەوت بوو ئێمە ئەمانە خوڕمش بین کاکە ئەمانەیە لە دنیاشە هەم پیاوی دنیا و فەرموو قوربان بین لای خوش بڵێ بەرزمان هەبێت و بەهەشتی بین ئەی دەی خوای گەورە وا نافەرمێ خوای گەورە فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم من كان يريد الحياة الدنيا وزينتها هەر کەسێک ژیانی دنیا و ڕابواردن و جوانی دنیای ئەوێت نوفي إليهم أعمالهم فيها وهم فيها لا يخف هل الدنيا أوتي حزيلة كدوا يدمه حزيلة الدنيا كدوا على خوايا من الناس من يقول ربنا آتنا في الدنيا بس دنيا وما له في الآخرة من خلاق لقيامتها بشينية سيكن لدرهقي أو نوع نفراني كواب بس تنها الدنيا والرابواردن الدنيا نويت أفرمي أولئك الذين ليس لهم في الآخرة إلا النار وأنا لقيامتها لأقل ذات البشي كأنما وبشكي خوي لدنيا صرف كرد هرچی ڕابواردن و خۆشی و حەزێ بۆ داوایە وەیە کرد یامێ بەڵام لەو دنیایەتی بەس ئاگرەکە ماوە و هیچ شتێی نەماوە داوای کە هەر بێ بەشەکەی ئەو ئاگرە وحبط ما صنعوا فيها هەرچیشی کردووە لە دنیای بەتاڵە وباطل ما كانوا يعملون عملیان هەموو ڕەنجەڕۆ و بەتاڵ و ئەوەی دنیای بوێ خوای گەورە دنیای ئەیاتێ بە پاتاڵێکی دنیا و مەشغوڵیەکات بەڵام خوا پەنامان با خراپە بیگرێ لەو دنیا لە غەزوەی حونەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەوری 12,000 چەکداری لەگەڵا بوو کافرەکانی مەکە هەموو موسڵمان ببوون هاتبوونە ناو ئیسلامەوە بۆ غەزای طائف ڕۆشتن بۆ لەگەڵ سەقیف و هازینە جەنگن کە دژمنایەتێکی زۆری موسڵمانەکانیان کرد و قوواتیان کۆ کرد بۆ ژن و مناڵی خۆیانیان هەموو هێنابوو بۆ شەڕی ئیسلام 12,000 مسلمانەکان ئاوا سەیرێکی خۆیان کردی ئێمە بە 300 نەفەرەوە نەبەزین 12,000 هەر نابەزین خوای گەورەش بۆی پیشانیان بە زۆری و کەمی نییە ئەوە بەڕاستیتە لەگەڵ خوایە بە ئیمانەکەتە نەفکۆیەکی زۆر عەجیبیان بەسەرا هاو کەوتنە کەمینێکەوە لە بینی دوو تەپۆڵکەیە وەختێکیان زانی کەوتنە کەمینێکی زۆر خراپەوە چونکە زۆر بەشی لەو تازە موسڵمانانە بوو کە لە قوڕەیشیەکانی مەکە ئەوانەی کە تا دوێنێ کافر بوون زۆری ئەوانە بوون هەر هەموو ئەژدۆیان شکاو هەڵاتن کەمینێ بوو چیر وەکو باران باری بەسەریانە هەر یەکیان وتی دەرچۆ بەس پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم لە پێشەوە مایە و لە پێشەوە هینەکەوە ڕۆی هاواریە کرد ئەیوه ئەنە النەبی لا کەذب ئەنە ابن عەبد المطەلب من محەممەدم من پێغەمبەری خوام درۆ نییە من کوڕەکەی عەبد المطەلیبم ئادەی جەماعەتی سوورەتی بەقەرە لە دەورم کۆبنەوە ئادەی ئەصحابەکان ئەنسارەکان دەوری 100 نەفەر لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو گەرمە و لەو ساتە وەختە گرانەیە لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆبووە بەو 100 نەفەرە کەمینەکەی شکان 12,000 ڕایان کرد 100 نەفەر وەفان کەمینەکەیان شکان دوای وانی کە ڕایان کردیان ئەرێ خەجاڵت خۆین ئەی کوا پێغەمبەر صلی الله عليه وسلم تێوەڵاو لە پێشەوە شەڕەکە ئەگوتیان ڕوومان ڕەش بێ پێغەمبەر لە پێشەوە ئێمە ڕامان کرد هیوای هەموو سەحابەی چاکیش وەسیتر جێی شکا بۆ مش ڕایە کرد کە گەڕانەوە هاتنەوە فرێی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیان کرد شەڕەکەی بڕانەوەتەوە کۆتایی پیاتێ پێویست بە عەزێت ناکە اینجا هەموو بە خەجاڵەتی هاتەوە کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکە غەنایمەکانی تەوزیع کرد هەمووی دا بەوانەی کە ڕایان کردبوو نەیدا بەوانەی کە شەڕەکەیان کرد هەمووی دا بەو تازە موسڵمان بوانەی کەوا لە شەڕەکەی ئاشکان و ڕایان کرد منافقەکانیش نەخەوت بوون هەر گەڕانەوە وتیان دەبخۆندەی ئەوە محەممەدەکە بوو کە ئاوا سیقەتان پێ کرد چاوتان لێیە هەر خزمەکانی خۆی لە مەکە موسڵمان بوون و هاتنە ناوە چاو لێ هەموو ئێوەی لەبیرچەوە چاو لێ هەرچێکی دەستکەوت هەمووی دابوان ئێوە شەڕەکەتان بۆ بردەوە ئەوان ڕایان کرد کەچی هەرچی دەستکەوتی شەڕەکە هەموو تەوزیع کرد بەسەر ئەبوو سوفیان و جەماعەتی شکا و ڕاکردوەکانە ئەوە پێغەمبەرەکە بوو کەوتمان ئاسمێنی پێتان وایە منافق زمانی لوث ئەزانێت لەکوێ بە ئیسانەوە ئەدا لەکوێ بریناری دەکات لەکوێ فیتنانێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگای لەم بەزمە نەبوو سەحابەیەک هاوتی یا ڕەسوڵ الله فریاکەوە قەسەم بەخوا بەزمێکی گەورەیان ناوەتەوە خەریکە فیتنەیەکی گەورە هەڵەگرسێت لە ناو مەدینەیە منافقەکان پەمپیان لە ئەنساریەکاندا و تووڕیان کردوون ئەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچی غەنایمەکان هەبووە یاوێتی بوان و هیچ حسابێکی بۆ ئێوە نەکردووە ماڵی دنیا ئاوا موشکیلەیە تەنانەت ئەو سەحابانەی کە لە خزمەتی پێغەمبەریشا بوون صلی الله عليه وسلم
پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر هاواری کوتی ئەدی بانگێکم بۆ بن خێرا هاوارکەن ئەسەلات و جامیعە و خەڵکەم بۆ کۆکەنەوە خەڵک کۆ بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆ سەر مینبەر بەپەلە ئیتر دیار بوو دەموچایان هەموو بەزم و شەڕ و ناخۆشی پێوە دیار بوو فیتنە خەریب و فیتنە بێتە بەینیانەوە ئاشوبێکی گەورە هەڵگیرسێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چیان پێ بڵێ بە حیکمەت و بە عەقڵی خۆی بەو ئیمانە جوای بەو تەربیەتە جوانی کە سەحابەکانی لەسەر تەربیە بوو وتی یا معشر الأنصار أي كومالي أنصاري كان أوجدتم على أنفسكم في لعاعة من الدنيا تراضيت بها قوما ووكلتكم إلى ما قسم الله لكم من الآخرة أو شيء وعيدنا كان دڵتان شاوە لەسەر پاتاڵێکی دنیا کە ئێوە بە کۆمەڵە کەسانێک بۆی ڕایان کێشن بەرەو ئیسلام و دڵیان زیاتر شیرین کەم بەلای ئیسلامەتیە ئێوە ماوەتە دەست خوا بۆ پاتاڵێکی دنیا دڵتان شاوە ووكلتكم إلى ما قسم الله لكم من الآخرة إيوم أذانم خواتشي لقيامة أبوين كردون وباطالك الدنيا إيو عاجزة بن أفلا ترضون أن يرجع الناس بالشاة والبعير إلى ديارهم وترجعون برسول الله إلى دياركم راضينا بن أو خلق بزنو مرلق الخوانا برنو باطالك تشيا توزي مرمالات الجراوة يا أمنتي أوان مرمالات يا مردو أقر الله محمد فضي أواني دابا سريما أجر وابوايا من لقل أوان الرشمو بو مكة أوان خزمو قومي منن بلام أوان توزي مرو بزنمنا ونتي خوا حافظان بيبرونو بو مكة من خوم هاتو متو لقل يو بو مدينة من خوم بأيو حساب كر راضينا بن إيو محمد هنا وتوا أوان مرو بزنيان بردو توا فوالذي نفس محمد بيدي سين بوي جاني محمد بدسا لو سلك الناس شعبا وسلكت الأنصار شعبا لسلكوا شعب الأنصار أجر همو خلقي الدنيا رجيك بقرنا بر أنصاري كان يجبتني رجيك بقرنا بر من رجيك أنصاري كان قرنا بر ولولا الهجرة لكنت امرئا من الأنصار أجر كوتش كنو هجرة تجنبوا من هدا عنيقا من الأنصار كان اللهم ارحم الأنصار وأبناء الأنصار وأبناء أبناء الأنصار دفي برز كنت خوايا أما من لم أنصاري أنا الرازيم خوايا لا خوش بي خوايا لمن لكاني أخوش بي لمن لكاني شا أخوش بي الله فبكى القوم حتى خضل لحاهم وقالوا رضينا رضينا يا رسول الله خلقك حمودة في كل بقرياوتيان يا رسول الله راضي وين راضي بوي في المسك بتشاينا هذا اخوانه باتالي الدنيا او ناينين تو ديني لسر بفروشي او كثاني كبرسيجي قبرها سر قبران طبعا تاو تشاكان لين دوشن انسان بي عاقل نبي ونقرته بكس عاقل نبي بكس تو بناكا بقران وبمردن نصيحة كري يكمي ام دنيا او دوشتي قران لقل مردن هنيك أهل إيمان لقل آياتكاني قرآن خوانوا متشرق بجاني أنا دي دليان بربي في المسك بتشاينا تخواروا أظنن أو كلامي خوايا الرجل قرنوا هم الدنيا لا بي ببطالة بقيمة هم هوليان بو آخرية بورزامني خوايا أجر تو لقرآن تيناقي ياخد دوري لدينوا ياخد كاري تيناكا تخو هجنا ببروف بوصر قبران سيري فيوصر قبران أبكى خلقي وصل قبرانا هموي لمنو تو بتواناتر وبهيستر ودولمنتر بون برو سيري لو حيصير قبرا كان يعني كبي خنرو اما ام ببي صالي مردو او ام ببانزا مردو او بسي مردو او بتشل مردو او ببنجا مردو كاكا عمل مالو دانشتبو بنا غيدانا قصري قبن بعاسمانا وابيتو والله قصركي ايام وايا بخوا ما عملناه يكي كدرزا كم لو قورة تربيو فلان كاس خريكا لمن دولا من تربية سميني من لولا اقاشي ليني لولا قصنكي درا وابو بياني روحي درج شارعتي لسر دنيا او خلقي لسر قبرانا بالكسوكاري منو تون ادي زلاني كم بيبلا يكنمري اخر كذنية نمرد بيه كذنا ما وتوا حتى اكو تولي من نامرم الله نروجي كان هارون الرشيد بكشوف شكيه وببازار روي صد ولاخ صد سوار اللي بيشه وصد سواريج لدوايه ومقر خواب زانت شعري شكان بودان ابو سيري خلقي كردو دفي كي بردك وكانت التلفزيون وشد نبو اقر جاري الجنابي خليفه دركوتا عالم دس يكر باحتاف كيشان لبازاره خلق لو تيار حزيبه مشطلو هرايا ايه يكي كاو لواني تشوار دوري وتي قربان جان ازاني او بالو الشتا بالو لشيد مشهورة كقصي جوان وعقلان ونستقانية بو هرشان الشيتيج بو وتي عامون بانكن بعدو قصي خوشي لقلاكن طبعا ما يبو الدنيا على برشاي خلقا بلنا حاتشان بيايتين لقل شيتي كي شاقثاكا ما شاء الله لو خليفة ما شاء الله لو أميرة هادو تي بالو الجان دثي كده ثشاني بالو لجداري كي خستبو الجير خوي وكو أثب
سواری ببوو عیب نەبێ هەچەی پێ کرد بەناو بازاڕە ڕایە کرد جلێکی شڕی لەبەرا بوو هاتە هێنان بە وتیان وەرە خەلیفە بانگ دەکا وتی منیشم پێی نییە وتیان وەرە کورا خەلیفە بانگ دەکا ترسانیان ئەویش هاتوتی هاڕون چی دەوێ بە خەلیفە هاڕون خەلیفە پیا کێشن وتی نانە حەزێتی من کاکە من خۆم بانگم کردووە وازی لێ بێنن تی هاڕون چی دەوێ وتی جوڵە بالوور گیانەمێت تۆ زێ نەسیحەتی خێرم بکەیت ئەیژا سەیرێکی کرد نەسیحەتی چی بکات پێیوت وتی يا هارون أولك نطفة مذرة وآخرك جيفة قذرة وأنت بين هذا وذاك تتعالى تي أولي تو دلوبا آويكي جديوبو أخيرا شأني بكلاكي هل عصاي بوغن أو جناب لبيني دو بوغن أملود برزي وتشلو تبع عثمان برز كدوتو خوت اللي قرأه أولا كم قتري أي بوغن بو اسمينش كامري بي بكلاكي هل عصاي بوغن زونو شارنو عالم نتاو بوغنكو هموينيغا أو الجناب لبيني دو بوغن وتشو علو تبرز بوتو خوت اللي قرأه هارون الرشيد تر هاتو جير سفر تواو سري دانوان تي بخوار راسكي وتي نصيحتي كم كتخوا بالو الرجال وتي هارون لبيني جنابتو لبيني باوكا آدما هيج باوكي كوماوا وتي نا والله وتي دي قربان جان بو اوان نما بي بخوا بو توش نامينه اگر بو اوان بما نا اگيش بجنابه بو توش نامينه بقربان دي من خوا حافظ هاتش ثواري اسمكي بوروي غاري لاسمكي باك داري بو بخير اما حقيقتها كي باوري بدينيا بإيمانيا بابشي بوصل قبرانيش دبي توزي لمردك بيترسيني كاكي بربرز كاكي مسؤول كاكي دا صلاة دار أي أبرايك إيشيك بدا سويا أي أو تاجري كتجارة أكي هاج كسيكي لشوني خوتا توسبيني أمريك لبيناوي تشي عالمكي بدوش مني خوت لبيناوي تشي أخواكي بدوش مني خوت بو أم إسلامو خصوتا پشتوا بو اگر برادرێک لە خارجۆ نامەیەکی بۆ بێنێ ڕێک لەسەر ئیشەکەت هەڵەسیت و مڕاجعی نامەکەیەکی تۆ زانی چی بۆ ناردوویت ئەی باشە خواکەت لەسەر و حەو عاسمانەوە نامەیەکی بۆ ناردوویت ئەرێ ڕۆژێ وەستای زانی خوا چی پێ ئەڵێ داوای چی لێ ئەکا چ خوایەکیش سبحان الله لە سپڵەیی و بەدنمەکی ئێمە لە ڕەحم و حلمی خوای گەورەش بەرامبەر بە ئێمە بەم ڕۆژگارە پۆخڵەواتی گوناحی ئێمە بۆ لای خوا سەرەکەوێ بەم ڕۆژگارە نیعمەتی خوش بەسەر ئێمەیە دابارێ بەم ڕۆژگارە ئێمە کفرەکەین ناشکوری ئەکەین خراپە ئەکەین کەچی بەم ڕۆژگارە نیعمەتمان بەسەر ئابارێنێ چەند خوایەکی بەڕەحمە چ خوایەک ئەڵێ عەبدەکەم لە عەرز تا عاسمان گوناحم بۆ بێنە بەس کە هاتیتەوە نامەی ئەعمالەکانێ شرکی تیان نەبێ شەریکی بۆ بڕیار نەدابم لەسەر شەریک پەیاکردن نەمرد بێتی وەڵڵی لە هەمووی دەبورم لێو خۆشە بم ئەڵێ عەبدەکەم بستێ لێم وەرە پێش باڵێ لێ دێمە پێش عەبدەکەم باڵێ لێم وەرە پێش هەنگاوێ لێ دێمە پێش هەنگاوێ لێم وەرە پێش بەڕۆشتن بەرەو ڕوو دێم بەڕۆشتن بەرەو ڕوو وەرە بەڕاکردن بەرەو ڕوو دێم خوا ئەمەگە پێی خۆشە بگەڕێیتەوە بۆ لای ئێمە ئەوگە بەدنمەک و سوپڵە بین ئەمێ بەتەمای چین خۆمان بۆ کەی هەڵگرتووە وەڵای کە پیر بووم تۆ باکەم دەتۆ تۆ هەر بڕۆڤزانە لە خەستەخانە بەزوانی کە ئەم ساڵ مردوون زانە چەنی گەنجە و چەنی پیرە تا پیرێگە دۆزیتەوە 50 گەنجە پیر هەر نامرێ پیر لەخوا بەزانێ عاسین قایمن بەڵام گەنجەکە هەر وەختێکە زانی هەر بەڵایەگە دوو گەنجەکە ئەمرێ بەتەمای چی جارێ ئەوە جەڵدە هەر وازی لە 50 60 ناوە هاتۆتە خوارەوە ئێستا لە 20 دەیە